زۆر لە گەنجی لای ئێوەش مەسەلەن کە الحەمدوللا دیندار پەروەردە بن، حافظ قورئانە بن، علمی شەرعیان پێ ئەوێ، جوامێر و بەغیرەت و دیندارە بن، بەڵام دوایی سەریان لێشەوێت لەکوێ ئەم خزمەتە بکەن هۆشیان دایمە لە دەرەوەی وڵاتی خۆتانە، هۆشیان ڕوا بۆ ئەوەی کە من ئێستا ئاوا پەروەردە بووم و ناکرێەوە بێ خزمەتێ بکەم و یا من ئەو غیرەتەم بۆ دینەکە ئەجوڵە چۆن قبوڵ کەم، ئەو هەموو مناڵا کوژرێ و ئەو هەموو شتە ئەوە ئێستا هەمووی پێمانەگا بەهۆی ئەم ئەژیزەی تەکنۆلۆژیە تازانەوە ئەمانەمان پێگا. جێنا 22 ملیۆن مسلمان هەر ئاوا کوژراون لە شوورەوی، 7 ملیۆن مسلمان ئاوا ئیبادە بوون لە چین، 2116 مزگەوت بە ڕۆژێک داخرا لە ئەلبانیا، یعنی ئەو هەموو مزگەوتانە 14 مزگەوت لە عەدەن بە ڕۆژێک لەبەر چاوی ئەو هەموو مسلمانە کرا بە مەقەڕی کۆمۆنیستەکانی یەمەنی جنوبی. اینجا ئەو هەموو مەئساتە و هەموو تەعزیبدان و هەموو خەڵک کوشتنەوەی ئەفغانستان و ئەوەی جەزائیر و ملیۆنێک و قسوور و خەڵک لەوێ شەهید بوون لە پێناوی ڕزگارکردنی لە بەرامبەر فەڕەنسا تاغوتە کە ئەتۆمی لەوێ بەسەریانە تاقی کردو. لەبەر ئێمە بەڕاستی هەموو غیرەتمان بۆ ئەهلی ئیمانەکەی خۆمانە جوڵێ لە بورما بێ، لە تایلەند بێ، لە فیلیپین بێ، هەر شوێنێکی دنیا بێ، ئەهلی دین و ئیمانی خۆمانن، برامانن، وەلامان لەگەڵیان هەیە، بەڕامان لە دوژمنانیان هەیە کە دوژمنانی ئێمەشن.